دوای 2 ساڵ لە دانان و داکوتینی خێمەیەک لە گەڕەکەیان دانیشتوانی گەڕەکی نەورۆز ئەمڕۆ کێشەکان چارەسەرکرا و خێمەکان هەڵگر لە لایەکی تریشەوە پارێزگاری دیالە بە قەزابوونی گوڵاڵە ڕەت دەکاتەوە. ئەمانە چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لەبێت. پشوو درێژی و داکۆکی لە مافی خۆت ئاوا نەبێت بۆچی باشە. دوودانە ساڵە دانیشتوانی گەڕەکی نەورۆزی کەرکووک خێمەیان هەڵداوە دژی سوپای عێراق ئەمڕۆ کە زانیویان ئەیتر کێشەکەیان چارەسەر بوو هەڵیان گرتووە و لایان برد. دانیشتوانی گەڕەکەکە ڕاگەنراوێکیان بڵاو کردەوە دەڵێن کە کێشەکەیان بە هیممەتی پارێزگاری کەرکووک چارەسەر بووە. قەرارەی تر سوپاش نێتە سەر خانوەکانیان. زیاتر لە 2 ساڵ لەمەوبەر لا دژی هاتنی سوپا بۆ ناو چەند خانوویەکی گەڕەکەکان و داگیرکردنی دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە کەرکووک چادریان هەڵدا و دەستیان بە مانگرتن کردو تا پێش ئەم بڕیارەی ئەمڕۆ بەردەوام بوون. سەرڕای فشاری زۆر و تەقەلێکردن و گێچەڵی زۆر، بەڵام ئەوان سوور بوون لەسەر مافی خۆیان و چۆڵکردنی خانووە داگیرکراوەکان لەلایەن سوپای عێراقەوە. دوایەوەی وەزارەتی پلاندانانی عێراق لە 23 ئەم مانگە بە قەزابوونی گوڵاڵەی بڵاو کردەوە نیگەرانی و ناڕەزایەتی خانەقینەکانی لێکەوتەوە و بڕیارەکان بە تەعریب ناو دەبرد. ئەمڕۆ پارێزگاری دیالە سەردانی قەزای خانەقینی کردو بڕیارەکەی ڕەت کردەوە. جەواد فەیزوڵڵا قایمقامی قەزای خانەقین بە 1964 وت. دوانیوە ڕۆی ئەمڕۆ عەدنان شەمەری پارێزگاری دیالە هاتە دیوانی قایمقامێت و لەگەڵ بەشێک لە چالاکوانانی خانەقین کۆبوونەوە. نیگەرانەکانمان لەسەر بە قەزابوونی گوڵاڵە پێگەیاند و ئەویش بڕیارەکەی بە نادەستوری ناوبرد. ئاماژەی بەوە کرد پارێزگاری دیالە پێیوتین لەگەڵ ئەو بڕیارە نین و واژۆی ناکەین چونکە بڕیارەکە نادەستوریە و بە قەزابوونی گوڵاڵە و قەرەتەپەش ڕەت دەکەینەوە. نۆ سەد و شەست و چوار وای لێ هاتووە دەست بخاتە سەر هەر کەیسێکی هەژاران و ئەوانەی پێویستیان بە هاوکاریە لەلایەن خوا و خەڵکەوە دەروی خێری لێ دەکرێتەوە. زۆرن ئەو کەسانەی بەم ڕەمەزانە و با زمانی بە ڕۆژووەوە بە شان و بازووی خۆیان پاروەنانێکی بێمنەت بۆ خۆیان و خێزانەکانیان پەیدا دەکەن. لە شاری سلێمانیش هاوڵاتیەک تەنیا بە دەبەکۆکردنەوە بژێوی ژیانی دابین دەکات. ئازاد عومەر قسەی بۆ مایکی 964 کردو دەڵێت 4 سەر خێزانی دوانیان تەلەبن کرێچیم خێرخواز ماتۆڕێکیان بۆ کڕیم ئەویشیان لێ دزیم. دەشڵێت قەناعەتم بە ئیشەکەی خۆم هەیە و بەس نییە لە شم ساغە هەیە لە منیش پیاوترە و ئیشیش ناکات. من ڕووم نایە دەست لە خەڵکپان بکەمەوە. ئێستا خێرخواز و خواپێداوێکی زۆر ئاوڕیان لە مامازات داوەتەوە و هەر کەسە و بە شێوازێک هاوکاری دەکات و کەسێکیش کڕینەوەی ماتۆڕەکەی لە سۆ گرتووە. شۆفێرانی بارهەڵگر هاواریان لێ ئێستا و بێزار بوون لەو هەموو پارەی لە بازگەی چیمەنی نزیک کەرکووک بە ناوی گومرک و قەپان و ڕسومات لیان وەردەگیرێت. بۆیە ئەمنی وەڕۆیە گرت بوونەوە و ڕێگەشیان گرت. پامنەری 964 خۆی گەیاندە لای شۆفێرانی ناڕازی و ئەوان ڕایانگەیان گومرکێکی زۆر لە میوە و سەوزە وەردەگیرێت جگەل لە پارەی قەپان و ڕسومات و چەند شتێکی دیکە. ئەحمەد یەکێک لە شۆفێرەکانە بە 964 وت حکوومەتی عێراق هەزاران بیرەنەوتی هەیە کەچی گومرکی لەسەر باینجان و کوولەکە داناوە. شۆفێرێکی دیکە بە ناوی بەشدار عەزیز بە 964 وت لە هەموو عێراق تەنیا 2 بازگە ئەو پارە زۆرە لە بارهەڵگرەکان وەردەگرن چیمەن و باوەنور. پێم وایە ئەمەش لەبەرەوەی ناوچەی کوردین. سەرنجتان ڕاتێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە دیسانەوە ئەم هەواڵەش چەند ڕۆژێکە مشتومڕێکی زۆری لەناو خەڵک دروست کردووە. چەند ڕۆژێک کە دەرمانی مریشکی دەواجنەکان هەڵای ناوەتەوە لەناو خەڵکە کە گوایە دەرمان کراوەتە مریشکەکانەوە ئەمە کاریگەری لەسەر مرۆڤ لەسەر ئەوانەی کە دەیخۆن دروست دەکات و تووشی شێرپەنجەیانەکە. بەشێک یعنی ترساون لەوەی کە ئێستا بەم ڕەمەزانش گۆشتی مریشک بەکاربێنن، بەڵام ئێمە بە دەداچوونێکمان کردووە. پامنەری 964 ئەمڕۆ خۆی گەیاندە لای قایمقامی سلێمانی لەسەر دەرمانی مریشکەکان ئەووتی هیچ مەترسیەکی لەسەر نییە. لە لایەکی تریشەوە جەمال حوسێن بەڕێوەبەری سامانی ئاژەڵە لە سلێمانی ئەو بە 964 وت ئەو دەرمانە بە مریشکی 18 دەواجینەوە کراوە. مریشکەکان کەرەنتین کراون و تێکەڵ بە مریشکی بازار نەکراون. ئەو مریشکەی لە بازاڕایە هیچ کێشەیەکی نێو دەتوانن بەکاری
بهێنن لە لایەکی تریشەوە فازل عومەر قایمقامی بە وەکالەتی سلێمانی وتی وڵی گۆشتی مریشکەکە عیبی نییە من خۆشم بەکاری دێنم و دەیخۆم و هاوڵاتیانیش دەتوانن لی دڵنیا بن و بیخۆن ئەو مریشکانەی کە دەرمانیان کراوە ئێستا لە دەواجنەکانن و کەرنتین کراون و تێکەڵ بە مریشکی بازار نەکراون ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک